شەڕی ئیسرائیل و حەماس، دوای هەواڵ و پێشهاتەکان، دۆخی بازار و یارمەتیە دەرەکیەکان. ئەمڕۆ دەیتشینی یەکەم ئیسرائیل ڕایگەیاند سنووری غەزەی کۆنتڕۆڵ کردوتەوە، ئەمەش بە خراپترین هێرشی ئاسمانی لە مێژووی 75 ساڵی ململانەکان لەگەڵ فەڵەستینیەکاندا دادەنرێت. ئەمە سەرڕای هەڕەشەی چەکدارەکانی بزوتنەوەی حەماس بۆ لەسێدارەدانی دیلەکان. پێشهاتەکان چین؟ ئیسرائیل 300,000 سەربازی یەدەگو ئامادەی بانگێش کردووە بۆ گەمارۆدانی غەزە. ئەگەری داڕشنی هێرشی زەمینیش لە ئارادایە. کەناڵە ئیسرائیلەکانی شەڵێن چەکدارانی حەماس لە هێرشە بێوێنەکەی کۆتایی هەفتەدا نزیکەی 900 کەسیان کوشتووە کە 260 کەسیان لە فستیڤاڵێکی مۆسیقای پیاوانەکاندا بوون. وەزارەتی تەندروستی غەزە ژماری کوژاوانی فەڵەستینیەکانی بە 687 کەس دیاری کردووە. حەماسیش ڕایگەیاند بۆ هەر ماڵێکی مەدەنی کە بەبێ ئاگادەرکردنەوە بۆردومان دەکرێت دیلێکی ئیسرائیل لە سێدارە دەدرێت و دانوستان لەسەر بارمتەکانیش ناکەن. لەگەڵەوەی ئیسرائیل لە جەنگدایە ئەندامێکی پارتی لەکوید بە سەرۆکایەتی بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند دەتوانن لە ماوەی چەند کاتژمێرێکدا حکوومەتێکی یەکێتی نیشتیمانی هیچدا بمەزرێنن. بە گوێرەی ڕاگەاندراوەکان لە تۆپبارانی ئیسرائیل بۆ سەر لوبنان لانی کەم 3 چەکداری حەزبوڵڵای لوبنان کوژراون. وڵاتان باسییان لە کوشتن و ڕفاندنی هاوڵاتیان لەلایەن حەماسەوە کردووە. تایلەندیش ڕایگەیاند 8 کەس گیانیان لەدەستداوە لە وڵاتە و ئەرجەنتینیش 15 کەس و ئەمریکا 11 و زیاتر لە 10 بەریتانیش بێسەر و شوێنن. نەتەوە یەکگرتووەکانیش دەڵێن ئیسرائیل باڵەخانەکانی نیشتەجێبوون و قوتابخانە و باڵەخانەکانی نەتەوە یەکگرتووەکانی لە غەزا بۆردومان کردووە. هەر بۆ هۆیەوە 180,000 فەڵەستینی بێماڵ و حاڵ بوون. کاردانەوە و دیبلۆماسی جیهانی. ئایەتوڵڵا خەمنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند تاران دەستی لە هێرشەکەی حەماسدا نەبووە، بەڵام دەستی ئەوانە ماچ دەکەین کە زیان بە ئیسرائیل دەگەێنن. بە گوێرەی لێدوانی بەرپرسانی سەربازیە وڵاتە، ئەمریکا ساڵانە 3.8 میلیارد دلار هاوکاری سەربازی پێشکەش بە ئیسرائیل دەکات. لە ئێستادا پێداویستی زیاتریش ڕەوانەی ئیسرائیل دەکات، بەڵام نیازی نییە هێزی سەربازی بنێرێت. لالایەکی دیکەوە بڕیارە مەحموود عەباس سەرۆکی فەڵەستین سەردانی مۆسکۆ بکات. بانگەوازی نێوەندگیری دەکات بۆ دانوستان، ئەمەش بە ئامانجی ئازادکردنی ئەو ژن و منداڵی ئیسرائیلیانەی بە دیل کەوتونەتە دەستی حەماسەوە. لە بەرامبەریشدا 36 ژن و منداڵی فەڵەستینی لە زیندانەکانی ئیسرائیل ئازاد بکرێن. بەڵام بە گوێرەی سەرچاوەیە کە بۆ ڕۆیتەرز قسەی کردووە، بەرپرسێکی باڵای ئیسرائیل ڕایگەیاندووە هیچ دانوستانێک لە ئارادا نییە و ناشبێت. ئەمریکا هۆشداری دەداتە ئێران لە پاڵپشتیکردنی حەماس و دەسوەردان لە ململانەکاندا. بازار و بازرگانی نرخی نەوت دوای ئەوەی لە 2 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 4% بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی، لەگەڵیشدا بەهای $0 لە بەرامبەر یۆرۆدا بەرزبەوە. لەگەڵ ئەمانەشدا کۆمپانیا جیهانیەکان بەشێک لە کارەکانیان لە ئیسرائیل ڕاگرت. گەشتە ئاسمانی نێودوڵەتیەکان گەشتەکانیان بۆ تەل ئەبیب ڕاگرتووە. لێدوانی وەرگیراو سەلاح حەنوونەی تەمەن 73 ساڵ دەڵێت ئێمە سەلامەتی و ئاسایشمان نییە. ئەم ژیانە چییە خوددایە؟ ئەمە ژیان نییە. وتەبێژی سەربازی ئیسرائیل دانیال هاگاری دەڵێت لە هەرکوێیەک بن ئەوە پێیان دەگەین مەبەستی چەکدارانی حەماسە. ئایەتوڵڵا خامنەیی دەڵێت ڕژێمی زایۆنیستی خۆی تاوانباری ئەم کارەساتەیە. دایکی کۆچبەرێکی تایلەندیش بۆ حەماس دەڵێت کوڕەکەم ئازاد بکەن، توانای گریانم نەماوە و ماڵەکەم خامۆشە. لەلایەکی ترەوە ڕزگاربوویەکی فستیڤاڵی مۆسیقا بۆ ئاشتی لە نزیک غەزە کە لەلایەن حەماس و هێرشکرایە سەری دەڵێت لە پڕ و لە چاوتروکانێکدا بەهشتیان لێکردینە دۆزەخ.